گەیاندنی دەستی خزمەتگوزاری لەلایەن جێگیری سەرۆکی حکوومەتەوە گەیشتووەتە ناوچە دابڕاوەکانیش. لە کاتی سەردانیکردنی بۆ قەزای خانەقینیش لە ساڵی ڕابردوودا قوبا تاڵەبانی بەڵێنیدا بەشێک لە پرۆژە خزمەتگوزاری ڕاگیراوەکانی ئەو قەزایش کە بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراون بەگەڕ بخاتەوە. پرۆژەی جادەی سەرەکی گەڕەکی دارەکونارە و کۆنکریتکردنی کۆڵانەکانی یەکێکە لەو پرۆژانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە قەزای خانەقین بڕیاری جێبەجێکردنی درابوو، بەڵام قەیرانی دارایی کارەکانی ڕاگرت و ئێستا ئەو پرۆژەیە بەگەڕ خراوەتەوە و گوژمەی پرۆژەکەش 2 ملیار و 170 ملیۆن دینارە. دروستکردنی هۆڵی خوێندن و یاریگای وەرزشی بۆ پەیمانگای وەرزشی خانەقین یەکێکی تر بوو لە پرۆژە ڕاگیراوەکانی قەزای خانەقین و ئێستا ئەو پرۆژێش بەگەڕ خراوەتەوە و بەشێکی زۆر لە کارەکانشی کۆتایی هاتووە. بڕی پارەی خەرجکراوش بۆ پرۆژەکە 487 ملیۆن دینارە. بۆ جوانکردنی شار و زیادکردنی ڕێژەی سەوزایی لە قەزای خانەقینیش پرۆژەیەکی تر لە ساڵانی ڕابردوودا چوو بووە بواری جێبەجێکردنەوە بە ناوی دروستکردن و سەوزکردنی باخچە و نافورەی ئاو، بەڵام قەیرانی دارایی ئەو پرۆژەیەشی ڕاگرت بوو. ساڵی ڕابردووش لە چوارچەوەی بەگەڕخستنەوەی کاری پرۆژە ڕاگیراوەکانی شارەکە جێگیری سەرۆکی حکوومەت بڕەپارەی پێویستی بۆ ئەو پرۆژەیەش تەرخان کرد و ئێستا کۆتایی بە کارەکانی هاتووە. بودجەی پرۆژەکەش زیاترە لە 1 ملیار دینار. شاخەوان محەممەد، کورسات نیوز.